ژیانە بە پلە غەریبە ناسراوە و دوای نەمانی پیاوەکەی ئەرکی دوکانداری گرتۆتە ئەستۆ، بەڵام هەر لەسەر دەستوری کۆن دەڕوات. لە 2010 پیاوەکەم ئەمری خوای کردی پاشیوی ئەمن لە دوکانێ بەتەنێ بوومە. ئەو تەنها فرۆشیار نییە، بەڵکو لێرە و لەوێش ئەو بەرهەمە خۆماڵیانە دەکڕێتەوە کە لە شارە دێ و ناوچە جیاوازیەکان هەن. کاکە هەرزانترمان لۆ حسابکە بە 11 بدە و بمیش بە 12 بدەم. زۆربەی زۆری تشتی بایعی دەکڕمەوە. مثل کابرا تشتی هەیە لە مارە پێویستینی ئەوەی پێویستینە بی بفرۆشی لێی دەکڕم. ئەو جە کەپەکە پەلکەنانە ئاردا نۆکە نیسکە ئی بایعیە لێیان دەکڕمەوە پارەکەی خۆشیان هەیە دەباتەوە لە خۆ بە تشتشکەدا هەیە هەلێرە بە مەواد دەداتەوە. لە غەریبە تەمەنی 67 ساڵە و یادگاری زۆری لەگەڵ کۆڵانەکانی تەیراوەدا هەیە، چونکە 16 ساڵە بە تەنها خۆی کارەکان ڕایی دەکات. ئەوەش نیوەکەت ئێستا چ بایە؟ 370 وەرە ئەوەدا ئەوەی لای ئەو جیاوازە شێوازی دوکانەکەی لەسەر دەستوری کۆنە و کێشان و پێوانەکردنی شتومەکیش هەر بە تەرازووە کۆنەکەیە. ئەمن هە لە سەقەدیمی ئەدی هەمووجا دەرێم ئەوانەی تازە دوکانەکەیان پێشکەوتووە و مەسەلەن ڕاقیە و ئەوە دەکەن دەرمەوە دوکانی زاحێرانە دەرێن لۆ تەعمیر ناکە دەرم کورد ئەی منی پیرەژنانە هەر بەچی خۆم ئەرێوەڵە لە خوای بە زیاد بی مشتەریم هەنا مەرسەلم برێ لە شەخراوەی دێ لە هەریرێ دێ لە بەهتاسێ دێ لە دەوروبەری هەولێرێ دێ لە منتیقەی زرارەتی بەڕانەتی معمیلم هەنا مشتەریم هەنا ئسانی زۆر باشن ڕێک و پێکن ئەمە زۆر لیان ڕازیمە. ئاراس عەزیز، ڤار میدیا، هەولێر.